چەندین ساڵە جوتیارە و سەرقاڵی فرۆشتنی هەنارە. لەم جۆرە فستیڤاڵانەدا هەنار نمایش دەکات بۆ فرۆشتن، بەڵام گلەیی لە حکوومەت دەکات تا ئێستا کاراسانی بۆ جوتیاران نەکردووە بۆ ڕەوانەکردنی بەرەمە ناوخۆیەکان بۆ دەرەوە یەرێمی کوردستان، بە تایبەت هەنار. ئایسە من بەنسبەت خۆمە بڵم 30 40 هەنارم هەیە، ئەیبێتە سلێمانیش 250,000 حکوومەت ئەگەر هاوکاری ماوکە بڕواتە دەرەوە شتەکەمان ساقە بێت و یا هەفتە بازارێکمان بۆ بکاتەوە کە بەردەوام بێتە کۆتایی هەنار بەسەرەچێ. جوتیارێکی دیکە کە بەشداری فستیڤاڵ یاناری کردو دەڵێت کێشەیان لە بەرەمێنانی بەرووبووما کشتتوکاڵیەکان نییە، تەنها گرفتیان بە بازارکردنی بەرەمەکانیانە و داواش لە حکوومەت دەکات لە ڕێگەی هەناردەکردنی هەنار بۆ دەروی وڵات کاراسانیان بۆ بکرێت. ئەگەر حکوومەت هاوکار بێ بۆ ئێمە بەرە ئێمە بەرهەممان هەیە، بەرهەمشمان زۆرە، بەرهەمەکەشمان جوانە، بەڵام حکوومەت یارمەتی ئێمە نادا مەسەلە ئەو بەرهەمەکە ئێمە هەمانە بینێرتە دەرەوە بۆ وڵاتانی تر کە بچێتە دەرەوە بۆ وڵاتانی تر تەمان ئێمەی جوتیار ئیسفادە زیاترەکەین. ماوەی 5 ساڵە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە فستیڤاڵ یەنار بۆ کار و بەرەمە ناوخۆیەکان دەکاتەوە. ئەندامێکی تۆڕی ڕێکخراوەکەش دەڵێت پێویستە حکوومەت پرۆژەیە بێت و کار بکات بۆ ناردنە دەرەوەی هەنار، چونکە بەرەمێنانی زیاترە لە پێداویستی ناوخۆیی. ڕێژەکەی زۆرە کە بەشی ناوخۆی هەرێمی کوردستان و بەشی زیایشەکە، بۆیە ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆژەی تایبەتی هەبێ بە ناردنەوەی ئەم هەنارە و دروستکردنی ساتخانەی تایبەت لەم شوێنە بۆی بتوانین بۆ ماوەیەکی زۆرتر هەڵی بگرێ و هاوڵاتیان ئیسفادی لێکا و ئەبێتە مایەکی باش بۆ جوتیاران ئێم ناوە. ساڵانە لە فستیڤاڵ یەنار بەشێکی زۆری جوتیارانی ناوچەکە سوودێکی باش دەبینن بۆ بە بازارکردنی بەرەمەکانیان، بە تایبەت هەنار. تا ئێستاش حکوومەت نەیتوانیوە بەرەمی ناوخۆیی و هەناری هەڵەبجە ناردەی وڵاتان بکات. لە ڕوویەکەوە کەرتی کشتتوکاڵی پارێزگاکە پێش دەکەوێت و لەلایەکی دیکەوە جوتیاران و باخەوانەکان زەرمەندی بەرووبووما کشتتوکاڵیەکانیان نابن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.